تێبگەن کارەکان هیچ کە ئەوەندە قورس نین کە تۆ بیریان لێ دەکەیتەوە. گوێبیستی ئەم چیرۆکە ببە تاکو من پێت بڵێم کە ئەوە ڕاستیە. چیرۆکی سەرکەوتنی کریستیان دیۆر چیرۆکێکی زۆر تایبەتە. باز لە خەباتی گەنجێکی فەڕەنسی دەکات لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا کە چۆن توانیوێتی بەسەر ئەو ماوە سەختەی جەنگدا سەر بکەوێ و خەونەکەی بەدی بهێنێت. کریستیان دیۆر لە 21 کانونی دووەمی ساڵی 1905 لە فەڕەنسا لەدایک بوو بە یەکێک لە بەناوبانگترین دیزاینەرە فەڕەنسیەکان دادەنرێت. ئەم دیزاینەرە لە سەرەتای ژیانیدا لە کارگەیەکی دروستکردنی پەیینکاری دەکرد لەگەڵیشیدا دەیخوێند بەوەی ئەوەی خێزانەکەی زیاتر لە بواری سیاسیدا کاریان دەکرد. دایک و باوکیشی ئارەزویان دەکرد کە ئەویش بە هەمان شێوە لە بواری سیاسەتدا بخوێنێ و کار بکات. سەرنجام بۆ ماوەی 5 ساڵ لە زانستە سیاسیەکان دەخوێنێت بەڵام لەگەڵەوەشدا لایەنە هونەریەکەی پشتگوێ ناخات. چیرۆکی سەرکەوتنەکەشی بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە دەست دەکات بە فرۆشتنی سکێچی دیزاینەکانی لە بەرامبەر 10 سنت بۆ هەردانەیەکدا. پاشان لە ساڵی 1928 ڕەپارەیەک لە باوکی قەرز دەکات بۆ ئەوەی پێشانگایەکی بچووکی پێ بکاتەوە بەڵام دواتر بەهۆی قەیرانی داراییەوە ناچار دەبێت دای بخات بەڵام لەگەڵەوەشدا لە هەوڵدان بەردەوام دەبێت. کریستیان لەگەڵ هاوڕێکەی بۆ ماوەی 10 ساڵ لە دیزاینکردنی جلوبەرگ بەردەوام دەبن. دواتر ناوی دێتەوە بۆ ئەوەی بچێتە خزمەتی سەربازی. دوای گەڕانەوەی دەست دەکات بەکارکردن لە دیزاینکردنی جلوبەرگی فەرماندە فەڕەنسیەکان و نازیەکان لە ماوەی جەنگی دووەمی جیهانیدا. لە ساڵی 1945 کریستیان ناوبانگی بە تەواوەتی دەنگ دەداتەوە. لە یەکی کانونی یەکەمی ساڵی 1946 دوایەوەی کریستیان ماڵەکەی خۆی دەکاتە ناوەندێکی مۆدە و فاشیۆن ناوبانگی دەبێتە جیهانی. بە یارمەتی کەسێکی بازرگانی ئەو سەردەما بە ناوی مارسێل بۆساک لە ساڵی 1947 کریستیان دیۆر لە فەڕەنسا لقێک دەکاتەوە. دواتریش لە ساڵی 1949 لقێکی نوێ دەکاتەوە بە ناوی کریستیان دیۆر لە نیویۆرک. بەو شێوەیە بەرەو سەرکەوتن هەنگاو دەنێت بە شێوەیەک کە تەنها نەک لە دیزاینکردنی جلوبەرگدا سەر دەکەوێت بەڵکو چەندین بەرهەمی تر دروست دەکات لەوانە بۆن و جانتا و خشڵ. کریستیان دیۆر لە 24 تشرینی یەکەمی ساڵی 1957 کۆچی دوایی دەکات بەڵام لە دوای مردنیشی کۆمپانیای جیهانی دیۆر لە پەرەپێدان و بە جیهانی بوون ناوەستێت. لە ئێستادا یەکێکە لە بەناوبانگترین و دڵخوازترین براند لە لای کەسایەتیە بەناوبانگەکان. ئێستا تێگەیشتیت کە کارەکە ئەوەندەش قورس نییە کە تۆ بیرت لێ دەکردەوە؟